چاڵاشیە کۆی گشتی ئەو باخچەی منداڵانە دەگرێتەوە کە ژمارەیان 19 باخچەیە و لە چاڵاشیەکان بریتین لە پێشانگایەک کە بە هاوکاری مامۆستایان و ئەو منداڵانە پێشانگایەک دروست دەکەن وێنە کێشانە کاری دەستیە و چاڵاشی تر لە گۆرانی و هەڵپەرچەیە کە ئەنجامی دەن. ئەمڕۆ بەشدار بووین لە خولی دەرچوانی باخچەکانی بەرەوبەرایەتی پەروەردەی دەشتی هەولێر و ئەو ساڵ زۆر جیاواز بوو لەگەڵ ساڵانی دیکە چکوم لەگەڵ خولی دەرچوونەکانمان پێشانگایەکی خنجیرانەمە کرایەوە بۆ منداڵان و بۆ کاری دەستی مامۆستایان. کۆمەڵە چیرۆکێکمان ئامادەکەی کە 400 بۆ 500 چیرۆک بوو لەگەڵ بابەتێک لەسەر گرنگی خوێندنەوەی چیرۆک بۆ مناڵان لەناو بازار و سەرجەم شوێنە ئەو شوێنانی کە لە پەیوەندی بازارەوەی لەناو چەماڵدا لەگەڵ هاوڕێیانمە دابەشمان دەکرد چیرۆکەکە بۆ منداڵەکە بابەتەکەش کە لەسەر گرنگی خوێندنەوەی چیرۆکە. ئەمە جوانە پرۆژە ئەوەیە کە گرنگی خوێندنەوەی چیرۆک لای مناڵان بێتە کللتورێک بۆی کە ئامانجی لە گۆڕی هەر کۆمەڵگەیە کە لە منداڵەوە دەبێت. زۆر مانزارێکی جوان و زۆر ئیشێکی سەرکەوتووە چەند کەسمان هەبێت چاو لەو برا بەڕێزەمان کە چونکە ئەمە لە جاتیەوەی ئەوە هینی خۆی بۆ ئەدنیادی خۆی بۆ کیەک و ساد و چیت بۆ تەوجێکە ئەمەی تەوجێکردە بەسەر مناڵانە بۆ پەروەردەی مناڵ بۆ بەخێکردنی مناڵ بۆ مانزارێکی زۆر جوان لە وڵاتمانەمە. ئەبێ هەموو ساڵە گرینگە هەموو قوتابخانەکان بکرێتەوە و ئێمەش ئەم ساڵە ستاین بەکردنەوەی پێشانگایەکی کلتوری و هونەریش و لەبەر ئەوەی کە قوتابیەکانمان ئاشنا بن بە شتی کلتوری و شتی کوردەواری کە بزانین باو باپیرانمان چەند ژیاوە پێویستە ئێمە شتی کۆنی باو باپیرانمان بینەوە ناوە. کردنەوەی پێشەنگا بۆ زیاتر ناساندنی ئەو کارە دەستیانەی کە قوتابیان لە قوتابخانەکەمان ئەنجامیان داوە و هەندێک یاری و خواردنی کوردەواری کە قوتابەکان پێیان ئاشنا نین لە پێشەنگا کارێکمان کردووە کە قوتابەکان پێی ئاشنا بن کام جۆرە کارانە کام جۆرە یاریانە لە کوردەواریە وەختی خۆی باو باپیرانیان ئەنجامیان داوە و پێی ئاشنا ببن.